لە سێمین یاریەکانی خولیانە پلە دووەکانی کوردستان یاریەکانی کۆمەڵی یەکەم و دووەمی خولەکە بەڕێوە چوو لا کۆمەڵی دووەم لە یاریەکی چارەنووساز مامۆستا و قوتابی ڕوبەڕوو یەکتر بوونەوە محەممەد یوسف کە ماوەیەکی یەکجار زۆر لەم یاریگایە خزمەتی کردبوو گەڕایەوە یاریگاکە بەڵام ئەم جارە بەڕاهێنەراتی زانکۆی جیهان و دژی یانەی ئاسۆ لە بەرامبەر کامەران جەباری ڕاهێنەری یانەی ئاسۆ کە پێشتر وەکو یاریزان یاری بۆ کردووە لا نیوەی یەکەمیانەی ئاسۆ بە گۆڵێکی نایابی عومەر شەماڵ پێشکەوت کاتێک تۆپێکی جوانی لە دووری زیاتر لە 35 مەتر ئاراستەی گۆڵ کرد. بەڵام لە نیوەی دووەم یانەی زانکۆی جیهان ئەنجامەکەی یەکسان کردەوە لە ڕێگەی ناسر ئەکرەم. هەر بۆیە پەنابرایە بەر لێدانەکانی یەکلاکەرەوە تەیدایانەی ئاسۆ بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە 4 گۆڵ سەرکەوتنی تۆمار کردو گەیشتە قۆناغی هەشتی پاڵەوانتیەکان. ئەوە مەلعەب نییە ئەوە نابێ ڕاضە لەسەر بکرێ یەک ناتان دوو پاسی بدەیت ئەوان کە هەردوو لە یعنی مستەوامان وەک یەک بوو لە یەک نزیک بوون دەتوان بڵێم ئەمە باشتریش بینەوە بەڵام نەبوون یاریگا و ئەو یاریگا خراپە بە سەراحەتم بخۆم لێرە بوومە قەدیم ئەنگەز یاریگا لە کوردستان یاریگای نادی ئاسۆیە يعني ناكري أتوقع مصيري لو ملعب شوى خراب بكريتن ليداني سزاج تشي زور طبيعي جاري دورني أما بدلش فراوان دوراننا مكان بلام جواني لو عنده شان بصراحة بجبي وتو استفزازي يارزاني مبكي يعني اشتشي جواني وسپاس بۆ خواتانی من بەرهەمی ئەو دوومانگە خۆ ئامادەکاریە بچنینەوە ئەویش بە سێ سەرکەوتنی یەک لە دوای یەک بەڕاستی ستافی ڕاهێنەران و دەستەی کارژێری زۆر لەگەڵمان ماندوون و هەروەها تەواوی یاریزانەکانیش وەکو پێویست لە ئامادەباشیدان ئینشاڵڵا لە بۆ قۆناغی داهاتوو ئێمە پلانی باشترمان هەیە لە بۆ سەرکەوتن بۆ خولی پلەیەک. لەسەر یاریگەی دووەمی فەڕەنسۆهێری یانەی پیشەسازی میوانداری سێمێڵی کرد سەرەتا یانەی سێمێڵ لە ڕێگای محەممەد ڕاکان پێشکەوت بەڵام یانەی پیشەسازی لە ڕێگای هێمن عەلی ئەنجامەکە یەکسان کردەوە و لە نیوەی دومیش هیچ گۆڵێک تۆمار نەکرا هەر بۆیە لێدانە یەکلاکەرەوەکان ئەنجام درا یانەی سێمێڵ بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە 4 گۆڵ براوە بوو بەمەش پیشەسازی لە ڕکابەرەکانی خولەکە چووە دەرەوە لە یاریەکی تریش یانەی شێخان و بەردەڕەش بەیەکگەیشتن شێخان بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک براوە بوو بەردەڕەشیش لە خولەکە چووە دەرەوە لا کۆمەڵی یەکەمیش دوو یاری بەڕێوە چوو لە یاری یەکەم لەسەر یاریگەی دومی پێشمەرگەی هەولێر جیهان و بروسک بەیەکگەیشتن لە خولەکی 22 ئەحمەد هەڵگورد لە بێئاگایی بەرگریکارانی بروسک بەسەر گۆڵی پێشکەوتنی جیهانی تۆمار کرد. لە نیوەی دوم یاریەکە و بە دیاریکراوی لە خولەکی 77 محەممەد ئانتەر گۆڵکاری یانەی بروسک هیوای بۆیانەکەی جێڕایەوە دوای تۆمارکردنی گۆڵ یەکسانی و لە لێدانە یەکلاکەرەوەکان بروسک بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر بە 4 گۆڵ سەرکەوتنی تۆمار کردو جیهانیش بە 2 شکست ماڵ ئاوای لە ڕکابەرەکانی پاڵەوانتیەکە کرد. لە یاری دومیش مەخمور میوانداری سنووری کردو مەخمور سەرکەوتنی تۆمار کرد بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.